وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم اهدني واهدي بي. أي پروردگارە داوات لێ دەکەین بۆ خاتری مانگی لەدایک بوونی فەخری کائینات حەزرەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. ڕەحمی خێر بە هەموو لایەکمان بکەی و عاقبەتمان خێر بکەی یا رب العالمین. ئەی پەروەردگارە مانگی لەدایک بوونی خۆشەویست صلى الله عليه وسلم بکێ مانگی لێک نزێک بوونەوەی دڵەکانمان، بکێ مانگی خێر و خۆشی بۆ ئومەتی ڕەسوول الله صلى الله عليه وسلم و مسلمانان و خوشکان و برایانمان لە وڵاتی غەزە بەتایبەت لەژێر مەینەت و ناڕەحەتی و ئێش و ئازار دەربهێنی و فەرحانێک و دڵخۆشیان بۆ بهێنیەوە یا رب العالمین. لە دوای 76 ساڵ لە مەینەت و ئێش و ئازاری کۆتایی بەو هەمە ناڕەحەتی بهێنی ئەی پەروەردگارە العالمین. ئیمانداران خۆشەویستان، بەڕاستی ئێمە وەکو مسلمان دڵخۆشین بە لەدایکبوونی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. ئێمە زۆر کەیف خۆشین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساڵ ڕۆژی لەدایکبوونیەتی و ئێمەش خوای پەروەردگار کردوێتە قسمەتمان کە ئیمانمان بە پێغەمبەری خوا هێناوە صلی الله عليه وسلم لە خۆشحاڵی ئەو خەڵاتە گەورەی خوای پەروەردگارە سرور و خۆشحاڵی دڵخۆشیمان دەردەبڕین. بەڕاستی هەر ئینسانێک کە ئیماندار بێ، باوەڕی بە پێغەمبەری خوددا بێ صلی الله عليه وسلم، لە ناخی دڵی دەبێت کەیف خۆش بێ، دەبێت دڵخۆش بێ بە مانگی مەولودی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. ئیلا کەسانێک دڵناڕەحات دەبن کە باوەڕیان پێ نەبێ. ئەگەر ملاحەزە بفەرمون، ئیمامی ئیبن کەسیر هەزار ڕەحمەتی خۆی لەسەر بێ لە بیدای و نیهایە بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێ شەیطان 4 جار ئاه و ناڵە و هاواری لێ بەرز بۆیەوە. جارێکیان کە لە بەهەشت دەرکرا و لە تێ هەڵدرا و ئیهانەی پێکرا، و جارێکی دیکە کە لەعنەتی لێکرا، و جاری سێم عند ولادة النبي صلى الله عليه وسلم لە کاتی لەدایکبوونی پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم شەیطان هاواری لێ هەستا، و جارێکی دیکەش شەیطان هاواری لێ هەستا لە کاتێک کە سوورەتی فاتحە دابەزی. لەو 4 شوێنانەدا شەیطان شدەت و ئێش و ئازاری زۆری پێڕاگەیشت و هاواری لێ هەستا. کافرانیش لە کاتی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە وێنەی شەیطان هاواریان لێ هەڵدەستی. پیان ناخۆشە کە کاتی مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا نزیک دەبێت صلی الله عليه وسلم، دێن ڕق و بوغز و کینەی خۆیان بەناو کۆمەڵگای ئەهلی ئیسلامدا بڵاو دەکەنەوە، خەڵکی چاواشە دەکەن و دوور دەکەنەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکی بۆ خۆیان ئەخلاق و ڕەوشت بەرزەکان دەناودا نەماوە، قیەم و ڕەوشتیان فەوتاوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چڵەپۆپەی ئەخلاق و ڕەوشت بەرزی و قیەم و هەڵسوکەوتی جوان و ئەدەب و ڕەوشتدایە، جا کاتێک کە ئەوە باز بکرێت چەوتی خۆیان و خراپەی خۆیان زیاتر دەردەکەوی. بۆیە دڵناڕەحاتن بە باسکردنی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. و لەوانیش خەتەرتر جیلی سێیەم منافقەکانن، ئەو کەسانەی کە بە زاهیر تەزاهور دەکەن کە بەڵێ ئێمە ئەهلی ئیسلامی نوێژ دەکەین، ئێمەش ڕۆژوو دەگرین، ئێمەش ئەهلی ئومەتی پێغەمبەری خودداین صلی الله عليه وسلم، بەڵام دڵیان دڵەوەدا لە ناخی دڵەوە باوەڕیان بە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. منافقەکان بە وێنەی شەیطان و بە وێنەی کافرەکان هاواریان لێ هەڵدەستی لە مانگی مەولودی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم تا بتوانن چاواشەکاری دەکەن لەسەر لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مەولودی نابێ بکرێ، نابێ خۆشی بگێڕدرێ لە بەرخاتی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام ئەوە جێی داخە، ئەوە جێی حەسرەتە، ئەوە جێی ناڕەحاتیە. هێندێک لە ئومەتی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کەسانێکی دڵپڕ لە ئیمانیشن، کەسانێکن ئیخلاسیان زۆرە بۆ دینەکەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. زۆر ئەو کەسانە لە ناخی خۆیاندا بە پەرۆشن بۆ خزمەتکردن و ڕاگەاندنی ئاینی پیرۆزی ئیسلام، بەڵام داخی گرانم لە بەرخاتریەوەی کە عیلم و زانستیان کەمە، لە بەرخاتریەوەی کە وەکو عیلم و زانست تۆکمە بار نەهاتون و پێ نەگەیشتون و نەکوڵیون، بۆیە دێن دژایەتی ئومەتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم کە نزیکی 1000 ساڵە لەناو ئومەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم مەولودی دەکرێت و یادی پێغەمبەری خوددا دەکرێت صلی الله عليه وسلم.
ئەوان دێن ئەو هەموو مفەسیرانی قورئان بە گومڕا دەزانن چونکە عیلمیان نییە. ئەو هەموو محەدیسانە کە شەرحی فەرمودەکانی پێغەمبەری خودایان کردووە صلی الله عليه وسلم ئەو عالمە گەورانە دێن ئەو ئومەتەی هەم بە گومڕا دەزانن. چونکی کەسێک کە کاتێک دەڵێ مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە باسی پێغەمبەرکردن صلی الله عليه وسلم لە کۆڕێکدا باسی پێغەمبەر بکەی دەڵێ گومڕاییە والعیاذ بالله، بڵێ کارێکی بێشەرعی و خراپەکارە و گومڕاییە نەکەر ئەو خەڵکەی سەردەمی ئێستامان. برایان ئەو قسە زۆر خەتەرە، واتە ئەوەی کە نزیک 1000 ساڵە لە عولەمای ئیسلام و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی هەموو بۆ ئاگری جەهەنەم بەڕێ دەکەن. جا ئەوانەی کە تەفسیری قورئانیان کردووە ئەو هەموو مفەسیرانی گەورەی قورئان کە چەند لە خزمەتی قورئاندا بوون کە قورئانان بۆ ئومەتی رسول الله شی کردوێتەوە صلی الله عليه وسلم، چەندە ئەو هەموو مفەسیرانە کە لە خزمەتی ئەو محەدیسانە کە لە خزمەتی فەرمودەی پێغەمبەری خوادا بوونە صلی الله عليه وسلم، شەرح و ڕاوەی فەرمودەکانی رسول اللهیان کردووە صلی الله عليه وسلم، باسییان لێ کردووە کە پێغەمبەری خوا چی لە ئێمە دەوێت، داواکاری پێغەمبەری خوا چییە، سونەتەکانی پێغەمبەری خوا چییە صلی الله عليه وسلم، چه ئەمر و فەرمانی بۆ ئێمەی ئومەت هەیە، هاتون پرۆڤەی ئەو فەرمایشانی پێغەمبەری خوایان کردووە صلی الله عليه وسلم، هەر ئەوانش ئەم مەولودیە دەفەرمون دروستە لە خزمەتی فەرمودەکانی رسول اللهش پێگەشتونە صلی الله عليه وسلم. جا بۆیە لێرەدا کەسێک کە دەڵێ مەولودی گومڕاییە والعیاذ بالله یعنی دێ نزیک 1000 ساڵ لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گومڕا دادەنێ. بۆیە ئەوە زۆر خەتەرە، مەترسێکی زۆر گەورەیە گەرکو ئێمە تۆزێک فکر بکەینەوە لەو قسەی کە دەیکەین، چونکی هەرو خەڵکە خوێندەوارە و چەند کەسەی سەردەمی خۆمان ناگریتەوە. جا بۆیە یەکێک لە شبوهاتێک کە بۆ ئیمانداران باسی لێ دەکەن کە ئەسڵ و ئەساس و بنەمای نییە، ئێمە لە خزمەتی ئەوەدا باسی لێ دەکەین بە ئومێدی ئەوەی کە خدای پەروەردگار لوتف بکات دەگەڵ ئەو برایانەمان، ئەوانیش بێنەوە ڕیزی ئێمە، بێنەوە ڕیزی جەمیعی مسلمانان، ئەو تاکولۆکانەش نەمێنن لەناو کۆمەڵگاکانی ئێمەدا کە خۆیان جودا کردوتەوە لە ئومەت کە باسی پێغەمبەریان پێ خراپە، پێیان ناخۆشە باسی پێغەمبەر بکرێ صلی الله عليه وسلم، بەڵکو ئەوانش ئینشاء الله دوو قسەی خێریان بچیتە گوێ و گوێ بدەن بۆ فەرمانی خدا و پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم. دەڵێن مەولودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خراپە، گومڕاییە، بیدعەیە، نەکەن بیکەن، کارێکی خراپە. بۆچی کاری خراپە؟ چونکی خۆ پێغەمبەر نەیکردووە، پێغەمبەر مەولودی کردووە، ئەوان پرسیار دەکەن پێغەمبەر مەولودی کردووە صلی الله عليه وسلم، ئایا حەزەتی ئەبوو بەکر مەولودی کرد، حەزەتی عومەر مەولودی کرد، حەزەتی عوسمان، حەزەتی عەلی مەولودی کرد، ئایا ئیمامی شافعی، ئیمامی ئەبوو حەنیفە، ئیمامی مالک، ئیمامی ئەحمەد سەرمەزهەبەکان مەولودیان کرد، سەحابەکان تابعین دەڵێن مەولودیان کرد؟ جا ئەوان دەڵێن نەیان کردووە، وەلێ قسە جوانیە. ئەوە جا ئینشاءڵڵا لە خزمەتان باسی لێ دەکەم کە فەرمودەی ئیمامی مسلم، ئیمامی نەسائی، ئیمامی ترمیزی، ئیمامی ئیمامی مسنەدی ئیمامی ئەحمەد، ئەوانە هەموویان باسییان لێ کردووە کە بڵێ ئەوانە کۆڕیان گرتووە بۆ یادی پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم. جا ئەوان دەڵێن مادام کە ئەوانە نەیان کردووە ئێمە بۆ بکەین، خۆ لەوان عالمتر نینە، خۆ لەوان بەتەقواتر نینە، کە مادام نەکرا تەرکیان کرد و مەولودیان نەکرد ئەو بەڵگەی لەسەر حەرام بوونەکەی. جا ئێمە ئەو قسەیە با لە بێژینگی قورئان و فەرمودەی پێغەمبەری خدا بدەین صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار ئێمە هەموو ئومەتی رسول الله صلی الله عليه وسلم کۆدەنگین لەسەرەوەی کە ئەگەر گێر و کێشەکەمان بۆ دروست بوو دەبێت بگەڕێنەوە سەر قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئادەی بزانین ئەو قسەیە کە دەڵێن مادام کە پێغەمبەر نەیکرد بێ و سەحابەکان و سەلەفی ساڵح نەیان کرد بێ، مادام گومڕاییە، مادام حرامە ئێمەش نابێ بیکەین، هەر مادام نەکراوە، بزانین خوای گەورە وا دەفەرمێ یان خود بوختانە بە قورئان دەکرێت، بزانین پێغەمبەری خوا وا دەفەرمێ یان خود بوختانە بە پێغەمبەری خوا دەکرێت صلی الله عليه وسلم. بۆیە دەچینە خزمەتی قورئانی پیرۆز. خوای پەروەردگار دەفەرمێ ما ئاتاکم الرەسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، جوان گوێ بدەنە فەرمانی خوای پەروەردگار. دەفەرمێ خوای رب العالمین ئەوەی کە لەلای خوای پەروەردگار بۆ ئێوە هات، پێغەمبەری خوا بۆ ئێوەی هێناوە صلی الله عليه وسلم، کە ئەوە واجبە یان خود ئەوە سنەتە ئێوە بیکەن، تند دەستی پێوە بگرن ئەنجامی بدەن. وما نەهاکم عنه فانتهوا، ئەوەی کە ڕێگریشی لە ئێوە کردو فەرموویەتی مەیکەن ئێوەش نەکەن بیکەن،
حرامەکان مەکروه ئەوانەی کە باش نێکردنیان ئەوانە واز لێ بێنن کەواتە خوای پەروەردگار باسی لەو دوو بڕگە کردووە ئەگەر کو لەسەری ئەمری پێکردوونە بیکەن ئەگەر ڕێگری لێکردوونە مەیکەن ئەدی شتێکی لەو مابینیدا ئەوەی کە باسی لێ نەکردووە چی ئایا خوای گەورە فەرموویەتی وما لم يفعله فاتركوه ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرمووە یاخود ئەمری پێ نەکردووە ئێوە تەرکی بکەن ئەوەی کە ئەو نەیکرد بێ ئێوە تەرکی بکەن ئایا لە قورئاندا هەیە حاشا وەکەلا بوختانە بە قورئان دەکرێت واللهی بوختانە بە کەلامی خوای پەروەردگار دەکرێت بە ناوی قورئان بوختان دەکرێت دەنا خوای پەروەردگار نەیفەرمووە ئەوەی کە پێغەمبەری خوا نەیکرد صلی الله عليه وسلم ئێوەش نەیکەن شتی وا نەبووە کەواتە دەڵێن پێغەمبەر نەیکرد مادام خراپ و گوناحە شتی وانی خۆ خوای پەروەردگار وای نەفەرمووە بۆ بوختان دەکرێت بە قورئان واللهی جێی داخە جێی حەسرەتە بێعیلمی بێزانستی تا چ ڕادەیەک بۆ ئێمە نەگەڕێن سەر قورئان بۆ نەگەڕێن سەر فەرمایشتی رسول الله صلی الله عليه وسلم با ئەوان حەکەم بن لە مابینی ئێمەدا با ئەوان لە مابینی ئومەتی رسول الله صلی الله عليه وسلم حەکەم بن با ئەوان بڕیار بدەن بۆ ئێمە بۆ خۆمان بڕیار بدەین کە نەخوا فەرموویەتی نە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم خوای گەورە نەیفەرمووە ئەگەر کوشتێکی نەکرد پێغەمبەر ئێوەش مەیکەن گومڕاییە کەواتە بۆ بوختان بکرێ بە قورئان با بین بۆ سەر فەرمودەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بزانین ئەو شتێک کە پێغەمبەر نەیکرد بێ گومڕاییە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەصحاب ئەوەی کە سەلەفی صالح نەیکرد بێ ئایا گومڕاهیە دا با بچینە خزمەت فەرمایشت پێغەمبەری خوا با پرسێک بە پێغەمبەر گیان بکەین صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله فرض فرائض فلا تضيعوها وحد حدودا فلا تعتدوها بەڕاستی خوای پەروەردگار کۆمەڵێک شتی لەسەر ئێوە فەرز کردووە کۆمەڵێک شتی بۆ ئێوە واجب کردووە حەد و سنووری بۆ ئێوە داناون ئێوە ئەو واجبانە دەست پێوە بگرن و ئەنجامیان بدەن وحرم أشياء فلا تنتهكوها وكۆمەڵێک شتیشی لە ئێوە لە خاڵی دووەم کۆمەڵێک شتیشی لەسەر ئێوە حەرام کردووە نەکا ئێوە هەتکی ئەو حرمەتانە بکەن و دەست بۆ حرامەکان درێژ بکەن قەدەغەکراوەکان واز لێ بێنن ئەدی ئەوانەی کە باسی لێ نەکراوە و لە خاڵی سێمدا وسكت عن أشياء رحمة لكم وفي رواية رخصة لكم من غير نسيان فلا تبحثوا عنها دەفەرمێ خوای پەروەردگاریش لە هێندێک شت بێدەنگ بووە ئەی ئومەتی من لە هێندێک شت بێدەنگ بووە باسی لێ نەکردووە وا بێت ببێت بە ڕەحمەتێک بۆ ئێوە ئەوە ڕخسەتێکە بۆ ئێوە ئەوە دەیکا بابیکە ئەوەی ناشیکا بانەیکە ئیدی وانە بووە خوا لە بیری بچی بۆی باسی لە مەولودی نەکردبێ یا لە شتێکی دی نەکردبێ من غير نسيان فلا تبحثوا عنها دەفەرمێ لێ مەکۆڵنەوە لەو شتانە لێ مەکۆڵنەوە ئەوەندە قسەی لەسەر مەهێن و مەبەن ئەوەی دەیکا بابیکە ئەوەی نایکا بانەیکە بۆیە بەڕاستی لێرە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەو شتێک کە بێدەنگەی لەسەر کراوە ئەوە ڕەحمەتێکە و ڕخسەتێکە لە لای خۆی پەروەردگار خۆی پەروەردگاریش لەبیری نەچووە مادام ئێوە مەڵێن گومڕاییە پێغەمبەری خوا فەرمووی گومڕاییە نەیفەرمووە ئەی بۆ خەڵکانێک بە ناوی پێغەمبەر دەڵێن گومڕاییە صلی الله عليه وسلم بۆ خەڵکانێک هەستاون لە زیاتی پێخوا پێغەمبەر بڕیار دەدەن صلی الله عليه وسلم بە ناوی خوددا و پێغەمبەر چاواشەکاری لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە چ ناوێکی لێ دەنێن بەڕاستی ئەوانە خەڵکانێکی بێعیلم و بێزانستن بەڕاستی سەریان لە خۆیان ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێکداوە ئەوەش یەکێک لە نیشانەکانی ئاخیری ئەو ئومەتەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەهلی علم لە ئاخیر زەماندا لە ئاخری ئەو ئومەتەمدا ئەهلی علم کەم دەبن خەڵکان دەچن بۆ لای کەسانێک پێیان دەڵێن مەلا پێیان دەڵێن کەسێکی باش و ساڵح و پیاوی چاک کە بۆ لە بەرخاتیوی کە ئاەتێک دەزانی حەدیثێک دەزانی یان خود پێشنوێژێک دەزانێت ڕندێنی بەرداوەت و یان پانتۆڵەکەی قوڵە کردوێتەوە یعنی بەداخێکی گرانەوە خەڵکانێک بوونەتە مفتی و پێشەوای ئەو خەڵکەی کە فەئەفتەو بغەیری علم وەک پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فتوا بەبێ علم و زانست بۆ ئەو خەڵکە دەدەن بە ناوی خوددا و پێغەمبەر صلی الله عليه وسلم قسە دەکەن بەیانی حتا ئێوارێ قسەیەکیان لێ پرسی دەفەرمێ قورئان و سنە قورئان و سنە ئیبرای من قورئان و سنە ئەوە قورئان ئەوە سنەتی رسول الله صلی الله عليه وسلم بۆ بوختان بکرێ بەسە چاواشەکاری بەسە بوختان کردن بەسەر محیبانی رسول الله دا صلی الله عليه وسلم خەڵکانێک کە لە خۆشەویستی محەبەتی رسول الله کۆ دەبنەوە صلی الله عليه وسلم والله گوناح و تاوانە بڵێ باسی پێغەمبەر بکەی بۆ ئاگری جەهەنەم ئەخر ئەو قسە زۆر گەورەیە ئەوە تاوانە زۆر گەورەیە
يعني نزيك 1000 ساڵە ئەو هەموو عالمانەی گەورەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە گەورەی مەولودیش نزیەکەی 120 دانە کتێب لە گەورەی مەولودی لەلایەنی 120 دانە عالم لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و زیاتر دانراوە لە گەورەی مەولودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەتوو بڵێوانە هەم بۆ ئاگری جەهەنەمە بڵێ ئەو 1000 ساڵ هەموو بۆ ئاگری جەهەنەمە ئیلا چەند کەسێک کە لە لای خۆیان بە ئیماندار هەژمار دەکرێن ئەوانە بۆ بەهەشتێ بن خوا گوناح نییە بڵێ لە ڕۆژی قیامەت بێنە بەرچاوی خۆت فلانی بۆ ئاگری جەهەنەم یا رب العالمین ئەمن هەر ئیطاعەتم کردووە تۆ پێغەمبەرەکەتم خۆشویستە بۆ بچم بۆ ئاگری جەهەنەم ئەخر لەوێ پێی بڵێن ئەتوو چوێتە مەولودی بۆیە دەبێ بچی بۆ ئاگری جەهەنەم چووی لە کۆڕێک دانیشتووی کە باسی قورئان خوێندراوەتەوە باسی پێغەمبەری خوددا کراوە صلی الله عليه وسلم سڵاوت لەسەر ڕەسوول الله لێ دراوە صلی الله عليه وسلم وەلەو شوێنەدا نەسیحەت و ئامۆژگاری مسلمانان کراوە خێر و خێرات کراوە بۆیە تو کۆڕ بەشداری ئەو کۆڕە خێرت کردووە لەبەرەوەی وەرە بۆ ئاگری جەهەنەم تخوا وەرە عەقڵی عاقڵ ئەو عەقڵە بۆ کوێ ڕۆیشتووە بۆ فکر ناکاتەوە بۆ بیر ناکاتەوە بۆ تێنا فکری کە ئەوەی کە لە ناو مەولودی دەکرێت هەمووی فەرمانی خوددا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەر لە سڵاوت لێدان هەر لە باسی پێغەمبەر هەر لە باسی خوای پەروەردگار لە قورئان خوێندن لە مەدح و ستایشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ لە خێر و خێرات کردن کەواتە ئەوانە هەمووی ئەمر و فەرمانی رب العالمینی لەسەرە کەواتە گەورەترین چاوەشەکاریە بەسەر ئومەتی ڕەسوول اللهدا صلی الله عليه وسلم کە بڵێن گومڕاییە باس لە پێغەمبەری خوددا بکرێ و کۆڕی بۆ بگیرترێ صلی الله عليه وسلم خۆشەویستان ئەو کەسانەی کە دەڵێن مەولودی ڕەسوول الله صلی الله عليه وسلم باس لێکردنی وە کۆڕ و مناسبە بۆ گرتن دەفەرمێ حەرامە ئەو برادرانەمان بەغەڵەت حاڵی بوونە لە فەرمودەیەکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە جیاتی ئەوەی کە بگەڕێنەوە بزان 1400 ساڵە لە ئومەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم چی فەرمووە لەسەر فەرموودە ئەوان دێن بە فەهم و تێگەیشتن و بۆچوونی خۆیان دێن فکر دەکەنەوە و بۆچوونەکان بەغەڵەت معنا دەکەنەوە سەر لە خۆیان و خەڵکیش دەشەوێن فەئەضەلوا وەئەضەلوا کە بۆ خۆیان گومڕا دەبن و خەڵکیش گومڕا دەکەن لەگەڵ خۆیان 1400 ساڵە پشتی تێدەکەن عولەمای ئەو ئومەتە هەموو پشتی تێدەکەن دەڵێن ئێمەش وەکو ئەوان هم ڕیجال ونحن ڕیجال ئەوانیش پیاو بوون و ئێمەش پیاوین ئەوانیش ئەهلی علم ئێمەش ئەهلی علمین خۆیان لێگۆڕاوە بە دوو کەلمە ئەلیف و بێک ئەگەر کو ئەویش بزانن دەڵێن كل بدعة ضلالة وكل ضلالة في النار باوەڕ دەفەرمون ئیمانداران ئومەتەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم منداڵێکیان فێر کردووە هێشتا ناتوانی بچیتە سەر ئاوێ خۆی پاکاتەوە پڕ بەدەمی هاوار دەکا كل بدعة ضلالة وكل بدعة ضلالة یعنی چی بۆ خۆشی نە لەو فەرمودەیە تێدەگان نە حیز نەدەزانین هەر نازانین نوێژ بکە نازانین خۆی پاکاتەوە لاو دەست هیچ نازانین لە دین دێن ئەو فەرمودەیان فێر کردووە بە گژی ئەو ئومەتەیدا دەبن و هەموو ڕاست و چەپ خەڵکی پێکافر دەکەن و گومڕا دەکەن ڕێک لەسەر مەنهەجی داعیشەکان بەڕاستی کارە ساتێکی زۆر گەورەیە آخر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی كل بدعة ضلالة وكل ضلالة في النار بەڵام ئەو واتای چییە دەڵێن ئەوان بەغەڵەت معنای دەکەنەوە دەڵێن هەرچی داهێنراوە لە سەردەمی پێغەمبەر نەبوو بێ صلی الله عليه وسلم پشتی پێغەمبەری خوا هات بێ صلی الله عليه وسلم ئەوە بیدعەتە واتە ئەوە گومڕاییە ئەو گومڕاییەش سەرچاوەکەی بۆ ئاگری جەهەنەمەیە بە حسابی ئەو برا بەڕێزانەمان بێ بەخوای ئیمامی ئەبوبەکرمان دەرناچیت بەخوای ئیمامی عومەرمان دەرناچی ئیمامی عوسمان ئیمامی عەلی سەحابەکان یەکیش دەرناچن هەموو دەبێ گومڕا بن وەالعیاذ بالله چونکە هەر بە قسەی ئەو برادەرانەمان بێ هەرچی لەسەر دەمی پێغەمبەر نەبوو بێ دواتر داهات بێ صلی الله عليه وسلم دواتر داهات بێ گومڕایی بێ ئیمامی ئەبوبەکر چی کرد کردەوەیەکی کرد لە سەردەمی پێغەمبەری خوادا نەبوو صلی الله عليه وسلم قورئان کە لە سەردەمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەر ئاەتە و لەلای چەند کەسێک بوو هەر کەسە و چەند ئاەتێکی لەلا بوو حەزرەتی ئەبوبەکر هات لە یەکدانە کتابدا کۆی کردەوە وەکو ئەو کتابە قورئانی کە ئێستا لە سەردەمی ئێمەدا هەیە هەموو ئاەتەکانی لە دوای یەک نووسینەوە خۆ پێغەمبەری خوا نەیکرد صلی الله عليه وسلم خۆ پێغەمبەری خوا ئەمری پێ نەکرد صلی الله عليه وسلم خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسیشی لێ نەکرد مادام وایە دەبێ بڵێن حەزرەتی ئەبوبەکر گومڕایە والعیاذ بالله یعنی باشترین کەسی ئەو ئومەتەی لە پشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزرەتی ئەبوبەکرە
دەبێ بڵین وەلعیاذ بالله گومڕا بووە چون کردەوەکی کردو پێغەمبەری خوا نەیکردووە صلى الله عليه وسلم. بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە بەڕێزانم. وهروها إمام عمر رضا ورحمة خواه لسربه دفرمي نعمة البدعة هذه أو نيجي تراويحانا بيغمبري خواه أو هاي ندكر صلى الله عليه وسلم لني وشوي أخير دا هل دستا وهرك سبو خوي تراويح كاني دكردن بلام دواتر إمامي عمر رضا ورحمة خواه لسربه هات إمامك دزنيشان كردو كمال خلقك شدانا كاللبشتي أوان بنيوجكي تراويح بجماعات بكن كبيغمبري خواه صلى الله عليه وسلم بوش وازينه كرد. إمام عمر شي فرمو نعمة البدعة هذه أو باشترين داهنراوك كبيغمبري خواه نكردوه صلى الله عليه وسلم. جاخو أقر أما بقسي أوان بلين أو غلط أو حديثي وابغلط معنا بكينا وسر لخو ما أمتيك بدين دبي وايلي بإمام عمر شن قمرابي والعياذ بالله كوات النخير أو ذاتانا قمرا نبونا حديثك بغلط معنا ذكريتوا كل بدعة ضلالة هاتشي بدعة داهنراو قمراي بي أخر غلطها بخوي إمامي عثمان شندر ناسي إمامي عثمان براكم بانجي دومي جمعة داهنا أي أمتي رسول الله صلى الله عليه وسلم بانجي دومي جمعة إمامي عمر داهنا واتدوم يكم بانجا كددري أو يكم بانجا إمامي عثمان زيادي كرد خو بيغمبري خواد نيفرمو بو يكم بانج ما دام وهذا بلين والعياذ بالله إمام عثمان قمرايا حزتي علي الرضا ورحمتي خوالي سربي ليجني تحكيمي دانا جماعتك دانا وكو حاكم جيروك يا شيخ خلكان علاز بكنو توافق بيخنا ما بيني خلكان كبيغمبري خوا أو نكربو صلى الله عليه وسلم. حزتي أبو درداء سند هافر من دي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لدستي أو زانا قوري بدستي إيما قيشتوا حزتي أبو درداء رضا ورحمتي خوالي سربي أو صحابي بيغمبر صلى الله عليه وسلم حلقي تدريسي دانا خلكاني لبازنيك دا بدور يكدا كودا كردوا قرآني بيدا فرمون قرآنيا شرح دكر اي كواتا دبي بلين او كردوا بيغمبري خواني كرد مادام او قمرايا صحابة كان هم قمرا بكين والعياذ بالله بلين هم تكفير هم كافريان بكين هم ضال مضيل بكين بقمرا دابنين يعني بناء بخواي كارساتك زور قوريا بويا اي امتي رسول الله صلى الله عليه وسلم أول نمونيك زور كم بول لكوملك يجار زور لداهن وكان ك يعني حشي حديث كان تقريري بيغمبري إخوانا صلى الله عليه وسلم هم داهنان كان بيوي كأمري بيغمبري إخوانا سربو بيه صلى الله عليه وسلم كأجركو أما أو ها بغلط فرمدك بيغمبر معنا بكين ودبي أو أمته هم كافر بكين بو أجر جهنم بنيرين بصحابة كان يشوا كواتا أو بلانك كفر بباوريا والله إلا تل أبيب سرساوي هالداوة والله إلا تل أبيب وكوتشون بداخل شجران وبرا برزكاني سلفي إيما خداي قبر هدايتيان بدا كأوان زور بفتي سعودية دقل أمتي بيغمبر إخوادة كان صلى الله عليه وسلم كسعودية هاو حلفو هاو بيماني جولكيا كأجر نلم جولكيا هاو بيماني جولكيا دقل جولكيا روح بالروحة دش بإسلام مسلمانانا أو برا سلفيانش من إعاز لوي وردقرن واتر استوخون نالم لجولك بلان نار استوخون لجولك بيامو وقسكان وردقرن بولداني إسلام بولداني مسلمانانا بولداني أمتي رسول الله صلى الله عليه وسلم وخبر ور براي مسلمانم وخبر ورا شون دكري حضرت أبو بكر قمرابي شون حضرت عمر دكري قمرابي شون صحابة كانوا بيغمبر خير القرون شون دكري أو هم صحابانا شون دكري قمرابن نخير أويك بيغمبر إخواني كردو صلى الله عليه وسلم ناكري بلي قمرايا باشا كأما أقرخو أو قصي بكين أو نكر صحابة وايلي دي والعياذ بالله بلين بيغمبر إخوة صلى الله عليه وسلم بو خوي دجي خوي قصي كردوا حاشا وكلا شون بيغمبر إخوة صلى الله عليه وسلم بو خوي لخوي حالي نبيت سدلت حاشا وكلا أو بلاني كفر بيباورا آخر أوديونية تفرمي من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد دفرمي هر کس دين آيين إسلام دا لو أمري إما دا كآيين إسلاما شتيك دا بنيت كده بيش دا نبوة ليس منه بي واتد دجايتي لقى القرآن هبي لقى القرآن فرمدكان تيق نكاتوا فهو رد أو مردودة أو رد كريتو بسرو تساوي دا دريتو هر کس كردوي أوها دا بهينيت أدي باشا پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي ما ليس منه خني فرمو ما منه واتم من أحدث في أمرنا هذا ما منه فهو غير مردود هر كسك دا بهيني لديني إسلام كردويك كدش بقرآن فرمدن بيت
کەواتە مەردود نییە بە ڕاشکاوی فرمودەکە باسی لێ دەکات کەواتە با ئێمە نەڵێن هەرچی داهێنراوە گومڕاییە خۆ ئەگەر وابێ سەحابەکان یەقلیش دەرناچن خۆ بە خودای بۆیە ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە بۆیە براکەی من عزیزی من ئاگادار بن ئەوە پلانی بێباوەڕان پلانی جوولەکە و تەلئەبیبە ئیسلامی لە ناو ئیسرائیل دژ بە ئیسلام مسلمانان قسە و لێدوان دەکەن بەڵێ خوشکی بەڕێزم یان خان لەگەڵمانە فەرمون السلام عليكم. بەڵێ خوشکی بەڕێزی من فەرمون خەونە خەوێکمانێ بەڕێزەکەم فەرمون بەڵێ خەونی بینیوە وەلە وەڵامی خەوێکی بینیوە لە خەویدا مارێک بووە کەدایەتی ئەو بەری ماڵەوەیان بووەتە سەگ بی لە مانگی ڕەمەزانە ئەم خەوێ بینیوە تۆزێک سەوتت بەرزکە مارەکە لەو بەری ماڵی ئەوان بووە هاتووتە لای مارێ بووە کە دایەتی ئەو بەری ماڵەوەیانە بووەتە سەگ لێ لە مانگی ڕەمەزانە خەوەکەی بینیوە دەستی بە دەستنێژ بووە خەوتۆ ئەم خەوەی بینیوە بەڵێ لەمە گرمە بەڵێ خەوێکی دیکەیشی بینیوە ئاوتونیان کڕیوە کە دەستی بۆ بۆ بووەتە مار لێ وە لە خەوەکە پێیان گوتووە تۆ سەحرت لێکراوە زۆر بووەتە مەراقی هەبیری لێکاتەوە تەواو خەونەکە بەڵێ نا بابیری لێ نەکاتەوە تاقی دەکرێتەوە بە ماڵی دنیا کە ماڵی دنیا فتنەیە بۆ ئینسان شوێن تاقیکردنەوەی بۆ ئینسان با وشار بێ هەڵ نەخەڵەتێ بە ماڵی دنیا ئەزیێت و ئازاری کەس نەدات ئەو مارە وەکو ئەو ماڵی دنیا وەکو مارێکە کە بە ئینسان وەدەدا ئەگەر لە ڕێگای خۆ پێغەمبەر سەرفی نەکات صلی الله عليه وسلم بۆیە بە ماڵەکەی لە ڕێگایەکی باش سەرفی بکە بەر لەوەی کە بە هیلاکی بدا ئیدی پێیز بۆی ناکە خۆی مەشی خۆ پێ و مەشغوڵ کات شتێکی ئەوها نییە وەکو ئاگادارکردنەوەیەکە بووی بەڵێ بەڵێ بەڕێزان خۆشەویستانی من پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی دیکەدا دەزانن تەنانەت دەفەرمێ ئەی خەڵکینە بیدعەی چاک ئەنجام بدەن بیدعەی چاک واتە داهێنانی چاک واتە شتێک کە من نەم کردووە لە پشتی من ئێوە ئەگەر چاک بوو بیکەن با منیش نەم کرد بێ ئەوە وانە بێ خۆ قسەی خۆم بێ والعیاذ بالله قسەی کەس نابێتە دین بۆ هیچ کەسێک بەڵکو فەرمایشتی ڕسول الله صلی الله عليه وسلم صحیحە بەڵێ لە صحیح مسلمدایە کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکە کە بەڵێ پێغمبەری خوا عليه الصلاة والسلام ئەمری کردووە دەفەرمێ هەر کردەوەیەک موافق و هاوڕا بوو لەگەڵ قورئان لەگەڵ فەرمودەی پێغمبەر صلی الله عليه وسلم دژاتی نەدەکرد ئێوە با منیش نەم کرد بێ ئێوە بیکەن ئەجر و پاداش و دەگاتێ فەرمودەکە کوانێ من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها من غير أن ينقص من أجورهم شيء دەفەرمێ هەر کەسێک لە دینی ئیسلامدا کردەوەیە کە من نەم کردو و ئەوان دای بهێنن لە پشتی من دای بهێنن فله أجرها مادام ئەو کردەوەی موافق بێ لەگەڵ قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دژاتی نەکات ئەو کردەوەیە ئەجر و پاداشی هەیە وأجر من عمل بها بعده هەر کەسێکیش لە پشتی ئەو کەسە ڕەچاوی ئەو کردەوە بکات و لاسایی بکاتەوە ئەو کردەوە چاکە بکاتەوە لە پشتی ئەو کەسە ئەجر و پاداشی هەموو ئەو خەڵکانەش دەگاتە ئەو یەک کەسە کە ئەو کردەوە جوانەی داهێناوە کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک کردەوەیەکی جوانی داهێنا فەلەهو ئەجڕها ئەجر و پاداشی ئەو کردەوە جوانەی وەردەگریت با من نەم کرد بێ ودفرمي من سن في الإسلام سنة سيئة كان عليه وزرها ووزر من عمل بها بعده من غير أن ينقص من أوزارهم شيء دفرمي هر کەسێک لە دینی ئیسلامدا کردەوەیەکی خراپ و واتە دژاتی لەگەڵ قورئان و فەرمودەی ڕسول الله هەبوو صلی الله عليه وسلم ئەو کردەوەیە دابهێنیت ئەوە گوناح و تاوانی ئەو کردەوە لە ملی خۆیەتی و خۆی پێتاوانبار دەکات لە ڕۆژی قیامەتدا دەبێت پرسیار وەڵامی خوای پەروەردگار بداتەوە بابەتی ئەو گومڕایە کە کردوێتی و هەر کەسێکیش ئەو گومڕایە بکات ئەو فعل و کردەوەی کە دژاتی قورئان و فەرمودەی هەیە صلی الله عليه وسلم
ئەو بێشەرعیەی کە کردوێتی هەر کەسێکیش بیکا گوناح و تاوانی هەموو ئەو کەسانە لە ملی ئەو کەسەیە ئەوانیش بێەوەی کە لە گوناح و تاوانی ئەوانیش کەم بێتەوە. کەواتە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بە ڕاشکاوی دەفەرمێ هەر داهێنراوێک کە لە پشتی من هەبوو دوو بەشی هەیە، یان چاکە ئەوەی کە من نەم کردو و دواتر دای دەهێنن، یان خود خراپە. ئەگەر چاکەکە بکەن فەلەهو ئەجروها کە ئەجر و پاداشی هەیە با منیش نەم کردبێ، و ئەو کەسەش کە بیکات لە کردەوەی خراپە گوناح و تاوانی هەیە ئەگەر کو لە سنووری شەرع لایدا. دایکی محەممەدمان لەگەڵە فەرمو خوشکی بەڕێزی من. ئامۆستاگیان سەلامی خوان لێ بێ. خوشکە بەڕێزەکەم. وعليك السلام ورحمة الله. السلام ورحمة إخوة توش بي فرمون. مامۆستاگیان ئەوە وەختەکانت باسی مەولووەکەی باوەڕ ناکەم خوای گەورە پێی خۆشە ئەگەر کەسێک فەرق و فرق نەکا مەولێت کا بە جوانی فەرق نەکا هەمووی وەکو یەک خەڵک بانکە بەس ئەم دەستورە ناشرینە ژن و پیا و تێکەڵاوەکەن لە بەعزە شوێنێک. ڕاستە فەرمووی خوشکی بەڕێزم دەست خۆش منیش لەگەڵ ئەوەدامە بۆ هەواری شار وتیان مەولووە لەوێ مەولووەکەنە مامۆستا شادومان ڕۆشتین هەر یعنی ژن و پیا و تێکەڵاو بوو بۆ گەنج و ئافرەت و ئەوانە زۆر یعنی مەولووەکە ڕێکوتێک بوو دوعاکردنەکەی خۆش بوو سڵاوەتەکانی خۆش بوو بەڵام ئەوەی ناخۆش بوو ژن و پیا و تێکەڵاو بوو. ڕەحمەتی خوارد لێ بێ یا ڕەبی دەست چاوت خۆش بێ. بێگومان قسەی زۆر جوانە خوشکی بەڕێزم. هەر کەسێک کە لە ئومەتی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم ئەوها لە حەقیقەت و ڕاستی بابەتەکان با شارەزایە. بێگومان دەستت خۆش بێ دەستخۆشی لە جەنابەت دەکەم. ئەو تێکەڵایەتی بەڵێ بێشەرعیە، ئەو تێکەڵایەتیە کەواتە موافقی قورئان و سنەی پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم، بەڵام خودی کردەوەکە ئەو کردەوەیە ئەو تێکەڵایەتی بێشەرعیە ئەوە حەرامە نەک قورئان خوێندنەوە. سڵاوت لێدانەکە بۆ خوشکە بەڕێزەکەشم دەفەرمێ شتێکی جوان و خۆش و سەرنجڕاکێش بوو. بەڵێ هەر کەسێک نوێژ تەنانەت بکات نوێژەکە بە جلک و بەرگێکی نەشا و ڕووتی بک ئەمە ناڵێن نوێژ خراپە، دەڵێن ئەو کردەوەی خراپە. هەر کەسێک خێر و خێرات بکە ناڵێن خێر و خێرات خراپە، بەڵام ئەگەر هات و خێر و خێراتەکەی کرد و دواتر منەتی بەسەر خەڵکدا کرد منەتکردنەکە خراپە. کەواتە کردەوەی چاک هەر چاکە ئەوەی موافقی قورئان و سنەتی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم هەر چاکە ئەوەی مخالفش بێ خراپە. بەڵێ پەیوەندێکمان لە سلێمانی و لەگەڵا. بەڵێ مامۆستاگیان سەلامی خوا لێ بێ. دانەر فەرموون. مامۆستاگیان وەڵای دوو پرسیارم فەرموون. مامۆستاگیان پرسیاری یەکەم زەحمەت نەبێ هینە پرسیارکردن بۆ خەو ئەتوانی هینە وەڵاممان بێتۆ. وەڵاهی بیفەرموو خەون چونکی یەقینی نییە، بەڵام بیفەرموو ئینشاءڵڵا بە گوێرەی توانامە خزمەت دەکەین. مامۆستاگیا وەڵایی هینە خەوم بە مارێک بینی لە خەومە مارێک لە ماڵمانە سۆپی بوو لە ناوسەر لە پیاز و شتا کەچی هێنام لایەکی بوو لایەکی ڕەشبەشی نوتکە بوو کەچی مارەکە زیینو بۆ ڕۆژ ویستمان بیکوژن ڕۆژ. وای وشاری کەسێک بن لە دەوروبەری خۆتان لە نزیکی خۆتان خۆ لە ئێوە وەکو بڵین بە فەقیر و کەسێکی غەریب نیشان دەدا کت و پڕیش ئەو کەسە هەل و مەرجی بۆ ڕێکەوی زربتان لێ دەدا ئاگاداری خۆتان بن. بەڵێ پرسیاری دوم فەرم بە خزمەتکە. بەڵێ خۆشەویستان ئومەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئێمە دەبێت زۆر گەورەتر فکر بکەینەوە لەوەی کە یعنی پەنا بەخوای فریوی قسانێکی ساویلکە قسانێکی حاکەزایی بخۆین کە منداڵ ئەگەر تۆزێک بە منداڵاتی خۆی فکر لەو شتە بکاتەوە ئەو فریوە ناخوات. دەڵێن پرسیارێک دەکرێت لە ناو خەڵکدا زۆر باوە. ئەمن حەز دەکەم ئەو پرسیار لە خزمەتتاندا بورژێنم بە هیوای ئەوەی کە هێندێک لە برا مسلمانەکانمان تۆزێک فکر بکەنەوە لە وەزعەکە. پرسیارێک دەکەن بەرەو ئاراستەی ئومەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم زۆر لە ناو خەڵکدا باوە. دەڵێن مەولدی خێرەیان شەڕە. یعنی ئێمەش با بوونین ئەو پرسیارە لە خۆیان بکەین لەو برا ئازیزانەمان بکەین
جا سەلەفی بێ قورئانی بێ هەر کەسێک بێ کە دژایەتی باسی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، دژایەتی کۆڕ و مەجلیسی ڕەسوول الله دەکات صلی الله عليه وسلم. با ئێمە ئەو پرسیاریان لێ بکەین، باشە مەولودی خێرە یان شەڕە؟ بێگومان ئەو دەڵە شەڕە حرامە، کردەوەیەکی بێشەرعیە. باشە سێ پرسیاریان لێ دەکەین. ئەوە شەڕە. لەو پرسیاری دووەمدا ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانی یان خود نەیزانی والعیاذ بالله علمی پێ نەبوو، خۆ هەروەکو بۆ خۆیان دەڵێن نابێ بڵێ پێغەمبەری خوا نەیزانی و جاهیل بۆ بۆی والعیاذ بالله پێ کافر دەبی، دەبێ بڵێ ئیلا زانیوێتی. زۆر چاکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی مەولودی حرام بێت و باسی پێغەمبەر حرام بێ و زانیویشێتی حرامە، لە کۆتا پرسیارماندا ئایا پێغەمبەری خوا ڕایگەیاندووە کە حرامە مەولودی مەکەن بۆ من صلی الله عليه وسلم، یان خود نەیفەرمووە شاردوێتەوە لە ئومەتەکەی کەتمی کردووە حکمی خدای شاردوێتەوە والعیاذ بالله ئەگەر بڵێن حکمی خدای شار بێتەوە، کەواتە دەبێ بڵێن دان بەوە دابهێنن کە بڵێ خدای پەروەردیگار مەولودی حرام کردووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی مەولودی حرامە و باسیشی لێ کردووە کە حرامە. دەکوا لەکوێ قورئاندا باسی لێ کردووە؟ کوا لەکوێ فەرمودەی ڕەسوول اللهدا باسی لێ کردووە صلی الله عليه وسلم بڵێ مەولودی حرامە؟ لەکوێ باسی لێ کراوە؟ ئەی چۆن دەکرێت ئەگەر کوکردەوەیکی وەها گومڕایی بێ، خواردنەکەی لە عارق پیستر بێت و نازانم لە داوین پیسی و پەنا بەخۆی لە زینا خراپتر بێت باسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ ئەی مادام وایە چۆن کردەوەیکی وا گوناح و تاوانێکی گەورە پێغەمبەری خوا باسی لێ نەکردووە، نە لە شوێنێکی قورئان نە لە حەدیثدا باسی لێ کراوە؟ ئەی ئەو تاوانە لەکوێی دیندا جێی دەبێتەوە؟ بوختانکردن پڕ بەدەم بەیانی هەتا ئێواری هاوار بکەی قورئان و حەدیث قورئان و حەدیث، بەڵام کاتێک کە دێتە سەر قورئان و حەدیثەکە بەڵگەیەکی لەسەر حەرامی نەبێت دەڵێ حەرامە بە ناوی خوددا و پێغەمبەر دەڵێ حەرامە، لە حاڵێکدا نە خوددا فەرموویەتی حەرامە نە پێغەمبەری خوش فەرموویەتی حەرامە صلی الله عليه وسلم. دەتەحەدایەکی مەفتوح بێت بۆ ئەو برانەمان کە دەڵێن ئێمە ئەهلی عیلمین، دەکوا ئەو عیلم و زانستە بە نیشانی ئومەتی ڕەسوول الله بدەن صلی الله عليه وسلم. کوا لەکوێ قورئاندا فەرموویەتی مەولودی حەرام مەولودی مەکەن، یا فەرمووی کوا حەدیثێک بفەرمێ کە مەولودی حەرام مەولودی مەکەن؟ هەر سەحابەیەک کوا کێ سەحابە فەرموویەتی؟ سەلەفی صالح کێ فەرموویەتی مەولودی حەرامە؟ ئیمامی ئەبوبەکر فەرمووی مەولودی حەرامە، ئیمامی عومەر فەرمووی مەولودی حەرامە، ئیمامی عوسمان ئیمامی عەلی چوار مەذهەبەکان فەرمیان مەولودی حەرامە، سەلەفی صالح فەرمووی مەولودی حەرامە. کەواتە ئەو چاواشەکاریە بە ناوی قورئان و فەرموودە و سەلەفی صالح بۆ بە ناوی سەلەفی صالحەوە دێن بوختان و چاواشە لەسەر ئومەتی ڕەسوول الله دەکەن صلی الله عليه وسلم. کەواتە نەخێر، بەڵکو سەحابەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کۆڕی تایبەتیان گرتووە بۆچی؟ بۆ بازکردنی پێغەمبەری خوددا عليه الصلاة والسلام. ئەوە قسەیەکی دعوایەکی بێدەلیل نییە، بەڵکو بەڵگەمان هەیە لە فەرموودەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە ئیمامی مسلم باسی لێ کردووە کە سەحابە بڵێ مەولودیان کردووە، باسی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم، کە بڵێ سەحابە لە ئیمامی مسلم، ئیمامی نەسائی، ئیمامی ترمیذی، ئیمامی مسندی ئیمامی ئەحمەدیش هەزار ڕەحمەتی خوای لەسەر بێ باسی لێ کردووە کە بڵێ دەفەرمێ إن رسول الله صلى الله عليه وسلم خرج على حلقة من أصحابه فقال ما أجلسكم. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەرچوو لە ماڵەوە چۆن ناو حەڵقە و بازنەی جەمعێک لە سەحابەکانی خۆی فەرمووی ئەوە چی ئێوەی لێرە دانیشاندووە؟ هۆکاری دانیشتنی ئێوە چێ لێرە؟ فەرموویان يا رسول الله صلى الله عليه وسلم جلسنا نذكر الله عز وجل ونحمده على ما هدانا للإسلام ومن علينا بك. فرمي يا رسول الله صلى الله عليه وسلم دانیشتوین لێرە کۆبوونەوە ذکری خوددا پێکەوە دەکەین و حەمد و سپاس و سایشی خۆی گەورە دەکەین کە ئێمە هیدایەتدا بۆ ئەو ڕێبازە پاکەی دینی ئیسلام، و هەروەها باس لەوە دەکەین کە خۆی پەروەردگار بەهۆی تۆوە ئێمەی چەند قوتار کرد لە گومڕایی و لەو مەسەر لێ شێوانە بەهۆی تۆ باسی تۆمان دەکرد یا رسول الله صلی الله عليه وسلم. کەواتە ئەصحاب کۆبوونەتەوە بۆ باسکردنی پێغەمبەر، بەڵێ کۆبوونەتەوە بۆ باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕخنەی نەک لێ نەگرتن، بەڵکو فەرمووی سوێندتان بە خودای دەدەم هەر لەبەر ئەوە کۆبوونەتەوە. ئەوانیش تەماشایەکیان کرد فەرمیان هەر لەوە زیاتر بۆی چی دیکە کۆ نەبووینەتەوە یا رسول الله صلی الله عليه وسلم. فەرمووی وان نەبێ کە من ئێوە سوێند بدەم لەبەر خاتیوی کە باوەڕ و پێ نەکەم و تۆمەت بە ئێوە هەڵبەستم، نا وإنه أتاني جبريل عليه السلام فأخبرني
حەزرەتی جوبرائیل هاتەکنە من و باسی بۆ من لێ کرد ئەو خەبەرە خۆشەی بە مندا فەرمووی ئەن الله عز وجل يباهي بكم الملائكة دەفەرمێ خوای پەروەردیگار بەهۆی ئەو جەمعەوە فەخر و شانازی بەسەر مەلایکەکان وەدەکات لەبەر گەورەی ئەو کۆڕ و کۆبوونەوەی کە ئەو جەماعەتە بۆی کۆبوونەتەوە بۆیە خۆشەویستان بەڕێزان کۆڕ و کۆبوونەوە کە باسی پێغەمبەری خوای تێدا بکرێت صلی الله عليه وسلم سەحابەکان کردویانە بەڵام ئەدی بۆ دەگوترێ بیدعەیە بیدعەواتە داهێنرا و چونکی ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم ڕێک بەو شێوەی نییە ئێستا چکولیاتشی تێدا دەخورێ ئێستا نانی شیوی تێدا دەکرێت نانی دەدرێت بە خەڵکان ئێستا دەف لێ دەدرێ ئەو کاتی دەفەکان لێ نەدەدا دەف لە شوێن دیکەدا بەکار هاتووە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام لەو شوێنەدا بەکار نەهاتووە شێوازی وتاردان و ڕێکی خستنی وتار و مەدح و ستایشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تەرتیبات و تەنزیماتی ئەوڕۆیی لەو سەردەمیدا بەو شێوازە نەبووە ناوەڕۆکەکەی تۆزێک ئاڵوگۆڕ و پاش و پێشی پێکراوە کە هەمووی لەسەر شێوازی ڕێک ئەمری خوددا و پێغەمبەریش دانراوە صلی الله عليه وسلم وانە بێ کە لە شێوازی خوا پێغەمبەر و قورئان و سنت لایدا بێ نەخێر لای نەداوە بەڵام چییە بۆی پێی دەگوترێ بیدعەت چونکی شێوازەکەی فەرقی هەیە هاتوون کۆمەڵک ئاەتێک لە پێشدا دەخوێنەوە دواتر حەدیث دەخوێنەوە دواتر ئامۆژگاری ئیمانداران دەکرێت کە هەمووی ئەوانە لە ئەمری خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆز و فەرمایشتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لەسرە ئەگەر کو ئێمە خۆ تۆزێک ورد بینەوە خەڵکانێکەنە دەڵێن نەخێر کاکە مەولودیکردن لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوازە نەبووە کەواتە گومڕاییە دەڵێن ئەدی ئەوە نییە خوای پەروەردیگار دەفەرمێ ما ئاتە دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم ورضيت لكم الإسلام دينا ئەوان دەڵێن ئەودی ئەوە ئاخرین ئاەت نییە کە لە قورئاندا دابەزی دەڵێ دینم بۆ ئێوە تەواو کرد جا بەڕاستی کێشەکەمان لە ئێرەدایە ئەو برانەمان نان بگەڕێنەوە سەر ئەو ئاەتی بێن تەمەشایەکی تەفسیر بکەن 1400 ساڵە ئەو ئاەتە هاتووە ئەو ئاەتە ئەوڕۆ دوێنێ نییە کاکی من وەرە بخوێنەوە کە بزانە ئەو ئاەتە کۆتە ئاەت نییە لە قورئاندا کە دابەزیوە اليوم أكملت لكم دينكم ئەگەر ئەوها معنای بکاتەوە دین بڵێ ئەوڕۆ دینم بۆ ئێوە تەواو کرد وەڕازیمە دینی ئیسلام ببێتە دینی ئێوە یعنی دینم بۆ ئێوە تەواو کرد تازە پشتیوەی هیچ شتێکی دیکە دین نەبێ ئێجاخ مادام وایە ئەو ئاەتانەی کە لە پشتی وایەتەشدا بەزیون مادام وایە دەبێت دین نەبێ دەبێت هیچ پەیوەندی بە ئاینی ئیسلامەوە نەبێ لە حاڵێکدا 80 ڕۆژ پێش وەفاتی پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام ئەو ئاەتە دابەزی حضرت عمر رضا و رحمتی خوای لەسەر بێ دەفەرمێ إن آخر ما نزل من القرآن آية الربا ئیمامی ئەحمەد دەگێڕێتەوە رضا و رحمتی خوای لەسەر بێ کە دەفەرمێ ئیمامی عمر رضا و رحمتی خوای لەسەر بێ دەفەرمێت ئاخرین ئاەتێکە لە قورئانی پیرۆزدا دابەزیوە ئاەتی ریبایە ئیمامی بوخاریش ڕەیەکی دیکەی هەیە دەفەرمێ ئەو ئاەتە آخر ئاەتێکە لە قورئانی پیرۆزدا دابەزیوە یەستەفتونەکە قل الله يفتيكم في الكلالة لە سوورەتی نیساءدا ئەو ئاەتی میراتە کەواتە دەبێ بڵێن ئەوانە ئەوە دین نینە ئەو ئاەتانە پەیوەندیان بە دین ئیسلام وە نییە ئەو ئاەتانە ئاەتی قورئانە چۆن پەیوەندی بە دین وە نییە جاگەر دین تەواو بوو معنای وایە ئەوە دین نەبێ چۆن دەکرێت قورئانی پیرۆز دینی خوددا نەبێ کەواتە چی دینی خوددایە مادام وایە نابێ ئەوها معنا بکرێتەوە دەنا ئەو ئاەتانە هەموو لە پێوەری دینی ئیسلام دەستنە دەرەوە ئەوڕۆ دین بۆ ئێوە تەواو بوو غەڵەتە ئەو ئاەتانە لە دین دەکرێت ئەدی چۆن دەبێت معنا بکرێتەوە چونکە خۆ اختلافی لەسەر لە مابینی سەحابەکان کۆمەڵێکی سەحابەکان دەفەرمون واتقوا يوما ترجعون فيه إلى الله ئەوە آخر ئاەتێک بوو کە لە قورئانی پیرۆزدا دابەزیوە اليوم أكملت لكم دينكم پێش ئەوانە دابەزیوە مادام وای ئەو ئاەتانەمان نە ئاەتی میرات دەبێت دین بێ نە ئاەتی ریبا دەبێت دین بێ نە ئاەتی واتقوا يوما ترجعون فيه إلى الله ئەو ئاەتانە هیچی نابێ دین بن کەواتە ئەوان ئاەتی قورئان خارج لە دینە نەخێر هەر داخلی دینە کەواتە غەڵەت و چاواشەکاریکە لێرە دروست دەبێت بەسەر ئومەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم عولەمای 1000 ساڵی ئومەت هەموو دەکرێنە ناو ئاگری جەهەنەم ئەو زوڵم و زۆرداریە چۆن ئەو مافە بە خۆمان بدەین خۆ ئێمە نەوەکیلی خودداین نەوەکیلی پێغەمبەری خودداین صلی الله عليه وسلم نە ئێمە خاوەنی بەهەشتین نە ئێمە خاوەنی جەهەنەمین خەڵکان وا بە دڵی خۆمان چۆنی بمان هەوێ تەفسیری حەدیث و ئاەت و فەرمایشتی عولەما بکەین و بۆ خۆمان جەماعەتێک بنێرینە جەهەنەم و جەماعەتێک بنێرینە بەهەشت و خۆ دین دینی من و تۆ نییە براکەم دین دینی خوایە بە ڕەسوڵ الله دا هاتووە صلی الله عليه وسلم و بۆ ئێمەشی کردوتەوە
و ئەو ئومەتەش پشت لە دوای پشت بە ئێمە گەیاندووە جاگەر ئەو ئومەت هەموو گومڕابێ ئەو دینە بەکوێدا بەدەستی ئێمە گەیشت بە ئاسماندا قورئانە بۆ ئێمە دابەزی ئەگەر هەموو گومڕایی بێ خۆ قورئانە بۆ جیلانە داگەشتوتە دەستی ئێمە ئەو حەدیسانە بۆ جیلانە داگەشتوتە دەستی ئێمە ئەگەر ئەو هەزار ساڵە هەموو گومڕا بکەین ئەو دینە بەکوێدا هاتە ئێمە مادام وایە چ سیقەیەک دەمێنیتەوە بۆ کە قورئانە ڕاست بێ والعیاذ بالله بە قسەی برادەرانمان بێ چ سیقەیەک دەمێنیتەوە حەدیسانە و ئەو دینە ڕاست بێ ئەگەرەوە هەموو گومڕا بن مادام لە سەردەستی گومڕایەکان ئەو دینە بۆ ئێمە هاتووە حاشا وەکەلا لەوەی کە دینی ئێمە لە دەستی گومڕایەکان بەدەستی ئێمە گەیشت بێ ئەدی ئەو ئاەتە چۆن مادەم معنا دەکرێتەوە با بچینە خزمەت مفەسرینەکانی قورئان خۆ ئاەتە تازەدا نەبەزیوە اليوم أكملت لكم دينكم إمام طبري برون خزمت تفسير إمام طبري 22 مجلد برون بيخونو دفرمي اليوم أكملت لكم حجكم دينكم أي حجكم واتا أو روح حج بو إيوة توابوا ينخد إمام قرطبي رضا ورحمة خوالي سلبي نزيكي بيزدان مجلدة برون تفسير إمام طبري لسر أو قرآن أو ملدواني كردوا أو قرآني هم شي كردوا تو دقل فرمدكاني بيغمبري خواه صلى الله عليه وسلم تيكل كيشي كردوا هر هموي دفرمي اليوم أكملت لكم معظم فرائضكم باشا هر زوري واجباتي ديني ايوي أو رتواب أي أمتي رسول الله صلى الله عليه وسلم چونکە گەروا معناینەکەنەوە ئاەتانەمان کە ئاەتی میراتە و ئاەتی ریبایە و ئەو ئاەتانە دەبێ هیچی دین نەبێ نەحاشاوە کە لە ئەوانە دینن بەڵام بەشی زۆری دینەکە تەوا بووە و هەروەها ئیمام فەخری رازی دەفەرمێ ئەگەر کو بڵین ئەو ئاەتە وای معنا بکەینەوە بە سەقەتی بە سەرلێشێوانی ئەو ئاەتە معنا بکەینەوە بڵین دین تەوا بووە دینی ئیسلام وای لە دێو کەسانی پێشەوە ئاەتی وەفاتیان کردبێ هیچیان دینیان تەواو نەبوو بێ حاشاوە کەلا بۆیە ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە کە ئومەتی تووشی دەبێت ئەو جارەی دەڵێ خۆی پەروەردگار دینی تەواو کردو کەواتە مەولودی نەبووە مەولودی دین نییە ئێجا بە قسەی برادرانەمان بێ ئاەتی ریبا نابێ دین بێ ئاەتی میرات نابێ دین بێ ئەو ئاەتی وەتەقوا یەومەن تورجعون فیه إلی الله نابێ دین بێ چونکی لەو کاتی و ئاەتە دابەزیوە هێشتا ئاەتانە دانەبەزیون ئەوش فەرمایشتی سەحابەکان و حەزەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ خۆ ناکرێ بڵێ هەی لە ئەمە ڕاست دەکەین و حەزەتی عومەر ڕاست ناکە والعیاذ بالله ئەگەر کو خۆ بڵێن قورئان دین تەوا بووە بە بەڵگەی ئەو ئاەتەی مادام یەک جوزئی قورئان لە تەراویحی ڕەمەزاناندا دەخوێندرێ خۆ سەحابەکان ئەو وشیان نەکرد ئەی مادام دین تەوا بووە ئەو کردەوە بیدعەیە هەر بە بەڵگەی خۆتان کە دەڵێن بیدعەیە خۆ ئەوە دەبێتە بیدعە قونوت 30 دقە دەخوێندرێ لە تەراویحی ڕەمەزاناندا ئێخو مادام وایە دەبێ ئەوەش سەدەم پێغەمبەری خوا نەبوو صلی الله عليه وسلم دوعای ختمی قورئان لەکوێدا هەبوو دوعای ختمی قورئان لە پشتی قورئانەکان نووسراوە هەر هەمووی خۆ سەردەم پێغەمبەری خوادا نەبووە صلی الله عليه وسلم مەراسیمی ئیجازەنامەی فەقیهان کردنەوەی مزگەوت مەراسیم بۆنەی بۆ دەگیرێ خۆ هیچی نەبووە کەواتە بڵێن هەم گومڕایی ئەوانە ئەی بۆ خۆیان دەیکەن یان پرۆژەی بەرماڵ هەر کەسێک جێ بەرماڵێکی بکرێ ئەوەندە پێغەمبەر کردی صلی الله عليه وسلم حەزەتی ئەبوبەکر حەزەتی عومەر عوسمان عەلی چوار سەر مەذهەبەکان سەلەفی ساڵح کردیان یان 20 حیوانی وەرە لەو عەقڵە سبحان الله سڵاو لەو عەقڵە دەڵێ 20 دانە وەلیمە بۆ 20 دانە بە 20 دانە حیوان دەکەین لە خۆشی تەواوکردنی شەرحی فەرموودە بەڵام ئەگەر کوچکلێتێک ببەخشیەوە لە خۆشی خاوەنی فەرموودەکە ئەو گومڕایە لەبەر خاتری شەرحی فەرموودەکە تەواوی کردووە وەلیمە بکری و 20 حیوان لە حەرزی بدرێ کێشەی نییە و خێرە بەڵام یەک دانە چوکلێت ببەخشێتەوە لە خۆشی خاوەنی فەرموودەکە گومڕاییە جائیدی پەنا بەخوای پەروەردگار ئەوە چ پێوەڕێکە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەی کە تووشی ئەو ئومەتەی بووە بۆیە ئومەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوەی کە خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسییان لێ نەکردبێ واتای گومڕایی نییە بەڵکو ئەوەی دژایەتی قورئان و سنەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم بە بەڵگەی قورئان و فەرمودەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوە گومڕاییە و هەر کردەوەی کە نەکرابێ ئەگەر موافقی قورئان و سنە بێ بەڵێ ئەجر و پاداشی هەیە وەکو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە صحیح مسلم فەرمووی فله ئەجرها ئەجر و پاداشی ئەو کردەوەی کە ئەمن نەمکردو و پشتی من دایهێناوە ئەجر و پاداشی بۆی هەیە کەواتە مەولودیش لە سەردەمی پێغەمبەری خوا کراوە صلی الله عليه وسلم بەڵام بیدعەیە دواتە داهێنراوە شێوازەکەی چونکی ڕێک بە نەفسی ئەو شێوازی ئەو ڕۆی نەبووە بۆی پێدەگوترێ بیدعە
بەڵام ئەجر و پاداشی هەیە چونکی هەمووی موافقی قورآن و سنەتی رسول الله صلى الله عليه وسلم و بە درێژایی 1000 ساڵە لە عولەمای ئەو ئومەتەی هەر هەموو مەولودی ئەنجام داوە و هەر کەسێک دەیهەوێ تێکەڵایەتی مەحەبەتی خۆشەویستی رسول الله بێ صلى الله عليه وسلم باخۆشی بگێڕ بۆ لەدایکبوونی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەو مەولودی و ئەو خۆشی گێڕانە بۆ ئەو لەدایکبوونی رسول الله صلى الله عليه وسلم وەکو چۆن ئەبوو لەهەبی کە یەک سوورەت لە قورئاندا لەسەر زەممی ئەبوو لەهەب تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب ئەو ئەبوو لەهەبە مەلعونە ئەو ئەبوو لەهەبە کافرە کە قورئان زەممی دەکا کە عەزابی لەسەر سوک دەکرێت لەبەر خاتری خۆشی گێڕان لەبەر لەدایکبوونی رسول الله صلى الله عليه وسلم مادام وایە ئیماندارێک ئەو خۆشە بگێڕیت چۆن ڕزگاری نابێت لە ئێش و ئازار و مەینەت و ناڕەحاتی بۆیە گەورەترین ئەجر و پاداش دەستی و ئیماندارە دەکەی بۆیە لە کۆتادا ئەو شارێکە ئیمام شەمسەدینی دمشقی لە کتابی مەورد الصادی في مولد الهادي فەرموویەتی ئێمە دەیخوێنینەوە إذا كان هذا كافرا جاء ذمه وتبت يداه في الجحيم مخلدا أتى أنه في يوم الاثنين دائما يخفف عنه للسرور بأحمدا فما الظن بالعبد الذي كان عمره بأحمد مسرورا ومات موحدا هو دارم خواهي پروردگار بمان کاتەیەکێک لەو کەسانێک لە خزمەتی پێغەمبەرەکەیدا صلی الله عليه وسلم کۆی دەکاتەوە خی پەروەردگار عاقبەت خێرمان بکات و ئەهلی غەزە لە ژێر مەینەت و ناڕەحاتی و ئێش و ئازار قوتار بکات و ئینشاءالله خی پەروەردگار دەروی خێر لە هەموو ئیسلام و مسلمانان لە هەموو شوێنێکی سەرڕووی زەوی دەروی خێریان لێ دەکاتەوە شیفای بەخێر و بەڕەحمەتی نەخۆشی هەمولایەکمان بۆ دەنێری ئیلاهی ئامین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.